قەیرانی دارایی و دۆخی ئابووری ئەمڕۆی هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان بە جۆرێک گەر بڕواینە ئامارەکان ئەوەی کە خراوەتە ڕوو دەبینین ڕێژەی بێکاری پێش قەیرانەکە واتە پێشم قەیرانە دارایی کە هەبوو لە هەرێمی کوردستان بەپێی ئاماری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕێژەی بێکاری لە ١٠٧ بوو. دواتر هاوکات بەپێی با بڵین ئاماری منتدای ئابووری کوردستان ڕێژەی بێکاری دەوترا لە ١٨ لە هەرێمی کوردستان، بەڵام لە ئێستادا بەهۆی دۆخی ئابووری یاخود با بڵین ئەو قەیرانە دارایی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕێژەکە بۆ نزیکی لە 130 بەرز بووەتەوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان. ئەگەر قسە لەسەر ڕێژەی هەژاری بکەین لە هەرێمی کوردستان، ڕێژەی هەژاری بەپێی ئاماری پێشتری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان لە 103.5 بووە لە هەرێمی کوردستان، بەڵام دیارە بەپێی ئاماری دەستەی ئاماری هەرێم ڕێژەی بێکاری گەیشتبووە لە ئێستاشدا گەشتبووە لە 108 ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان، بەڵام ئامارە ناڕاستمیەکان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی ئەو دۆخی لە هەرێمی کوردستان داهاوێ ئەو ئاوارانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە ڕێژەی هەژاری بۆ نزیکی لە 115 بەرز بۆتەوە لە هەرێمی کوردستاندا. ئەگەر ئاماژە بە پێوەری هەژاری بکەین لە هەرێمی کوردستان، دیارە پێوەری هەژاری بۆ تاکێک ئەبێت داهاتی مانگانەی لە 105,000 دینار کەمتر نەبێ، تا نزیکی 70,000 بۆ خواردن و نزیکی 35,000 بۆ پێداویستەکانی دیکەی جلوبەرگ و پێداویستەکانی دیکە. بەڵام بۆ خێزانێک مانگانە داهاتی هەر خێزانێک مانگانە دەبێت لە 450,000 کەمتر نەبێت، تا خێزانێکی 4 کەسی دەبێت داهاتەکەی لە 450,000 کەمتر نەبێت، واتە دەبێت ئەگەر لە خوار ئەوە بێت دەچێتە چوارچێوەی هێڵی هەژارێەوە. بەڵام خێزانێکی زۆر ئەبینین لە هەرێمی کوردستان یاخود لە ناوچەکانی دیکە کە لە خوار داهاتی مانگانیان لە خوار ئەو ڕێژەیەوەیە. ئەگەر قسە لەسەر هۆکارەکانی ڕێژەی هەژاری و بێکاری بکەین لە هەرێمی کوردستان، دیارە قەیرانی دارایی و ئەو دۆخە ئابووری کە لە هەرێمی کوردستانە لەگەڵ نەبوونی پلانی استراتیژی لە ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەیرانی دارایی ئەم دۆخی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستان هێناوەتە ئاراوە. هاوکات بەپێی ئاماری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق و نەتەوە یەکگرتوەکان زیاتر لە 1,400,000 ئاوارە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئەمیش ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان زیاد کردووە، بەشێکی زۆری ئەو خێزانەش هەژارن، بە تایبەتی کە نزیکی 600,000 خێزانیان 600,000 ئاوارە لە پارێزگای دووەکە کە ڕێژەی هەژاری ئێستا لەوێ زۆر زیادی کردووە. سەرەڕای ئەوە نزیکەی 25,000 کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان لە کەرتی تایبەت کار دەکەن کە ئەمەش ڕێژەی بێکاری لە ناو گەنجانی هەرێمی کوردستان کەمتر کردوێتەوە. هاوکات بەپێی ئامارە ناڕاستمیەکان بازرگانی لە نێوان تورکیا بە ڕێژەی لە 160 و لەگەڵ ئێران بە ڕێژەی لە 180 بازرگانی ئاڵوگۆڕی بازرگانی کەمی کردووە. سەرەڕای ئەوە جوڵەی بازرگانی ئێستا لە هەرێمی کوردستان جوڵەی بازار بە تایبەتی جوڵەی بازار زۆر سست بووە، بە ڕێژەی لە 170 جوڵەی بازار سستی تێکەوتووە. هاوکات ئاستی وەبەرهێنان پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 100 زیاتر دابەزیوە، بەوەی کە لە ساڵی 2013 لە پرۆژە بودجەی هەرێمی کوردستان زیاتر لە 4 تریلیۆن دینار تەرخان کرابوو بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان، بەڵام لە ساڵی 2014 و لەم ساڵیشدا هیچ بڕەبودجەیەک تەرخان نەکراوە بە پرۆژەکانی وەبەرهێنان، تەنها وەبەرهێنار خۆیان ئەگەر پرۆژەی وەبەرهێنان بکەن، ئەگەر نا پرۆژەکانی وەبەرهێنان بە تەواوی وەستاوە. ئەگەر قسە لەسەرەوە بکەین کە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری کرێکاران نێردراونەتە ماڵەوە، زیاتر لە 200,000 کرێکار لە کەرتی وەبەرهێنان بەهۆی نەبوونی وەبەرهێنان و وەستانی وەبەرهێنان پرۆژەکانی وەبەرهێنان نێردراونەتە ماڵەوە. زیاتر لە 400,000 کرێکار لە هەرێمی کوردستان لە مۆڵ و کافتریا و بەهۆی وەستانی جموجۆڵی بازاڕەوە لە مۆڵەکان بێکار بوون و نێردراونەتە ماڵەوە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 250 بەڵێندار ئیفلاسبوونی خۆیان ڕاگەیاندووە و ئەمەش کاریگەری هەبووە لەسەر ئەو کرێکارانی لەو لای بەڵێندەران کاریان کردووە. سەرەڕای ئەمە لە هەرێمی کوردستان زیاتر لە 145 خێزانەکان کۆی خێزانەکان داهاتیان لەسەر موچەیە، بەهۆی دواکەوتنی موچە و بە 3 مانگ جارێ پێدانی موچەوە ئەمیش کاریگەری ڕاستەخۆی هەبووە لەسەر بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستاندا.